مرجان مرجان مرجانه مرجانه خودم بکرد قربانه مرجانه مرجان مرجان مرجانه مرجانه خودم بکرد قربانه مرجانه مرجان قیس که هولره مرجانه بیر خوشی وکشلره مرجانه مرجان قیس که هولره مرجانه بیر خوشی وکشلره مرجانه دستید خوب در دست من مرجانه نازک پلک نره مرجانه مرجان مرجان مرجانه مرجانه مرجان قيس كما فاتي مرجان يورينا الوي ولاتي مرجان مرجان قيس كما فاتي مرجان يورينا الوي ولاتي مرجان ليخوب كرم لمن مرجان تيري غروش هلاتي مرجان ليخوب كرم لمن مرجان تيري غروش هلاتي مرجان سپاس کاکادی براستی اداءات گلکی باش بو ایقاجی گلکی باش بو مقام تغلط تید نبو لفظی باش بو يعني انت باش قلت يعني تعيبه او قراني انت نبو بحيويات هرت تخش زيادة ترجي سرعة جيبكي الاسترانة كي باش بو براستی ساعتها تخش زور سپاس مامۆستاڵکە و ساهی دەستخۆشی لە کاکادی یەکەم بەڕاستی بە ئێستعدادێکی زۆر باشەوە هاتبوو ماشەڵڵا ئەوەندە جاجار عەجەلەیە کرد هەتاوە لات ینی لە فەرقەی مۆسیق ڕازی نەبووە زۆرتر سەریعی کەنەوە وەکو ئیقاع زۆر مەزبوط بوو وەکو دەنگێکی خۆش بوو وەکو نەبرەکانی باش بوو هەوڵێدا هەندێک جار لە عەجەلەی کە وتنەکەی بەر لەوەی بێتە سەر بەشەکەی خۆی دەستی پێ کرد بەس باش بوو لاقیتەکە دەنگی نابوو کاتێکی نا دەرەکەەوە دەبوو بە هەڵە ئەوە شانسێکی هەبوو پێم وایە پاشان داخڵە بۆی زانی دەستخۆشی لێکم دەستخۆشی لێ دەکەم لە کاکادی لە ڕاستیدا تێبینی من ئەوەیە لەسەر گۆرانیەکە تێبینیم هەیە گۆرانیەکە گۆرانێکی فۆلکلۆری کۆنا یعنی ئیدێر زمانە لەو جۆرە گۆرانیانەش ینی کە گۆرانیەکە لەسەر سادە و ساکاری خۆی دەگوترێ بەبێەوەی مەسەلەن دەستکاری کرابێیان بە ئەدا و بە تەکنیکێکی تازە و نوێەوە بگوترێتەوە لەبەرەوە لەم جۆرە گۆرانیانە دەستنیشانکردنی دەنگ هەندێک زەحمەتە ڕاستیدا ئەگەر ئێستا ئەو ئاوازە دووبارە بکرێتەوە هەموو ئەوانەی کە لێرە دانیشتوین داوامان لێ بکرێ ئەمەش دەچین دەیڕێن کۆپلەچی لەو ناو گۆرانیانەیە ینی شایی لەگەڵ شاییدا لە ناو شاییدا سەردەی منداڵی خۆم دێتەوەات ئەو گۆرانیانم دیتووە لە کۆیە کەس هەبوو بەس گۆرانی گوتێ لە ناو شاییدا کەسانێک هەبوون یەکێش لەو گۆرانیانە کە ئەو ڕزمە بوو کە تازە و کاکادی ئەو گۆرانەی پێدەگوت یعنی گۆرانەکە زۆر زۆر ئاسان و سادەیە زۆر زۆر ساکارە لەبەرەوە بەڕاستی سکێلەکەشی زۆر کەمە ینی تقریبن تتراکۆر دەکەوە دووسێ دەنگە سەر دەکەوی دێتە خوار مەودای دەنجی تێدا نییە ینی بزانی ئایا توانای دەنجی چەندە یان
فێبراتۆی تێدا بکایان مەسەن تەکنیک و ئەدای بزانیدان کە چۆنە لەبەرەوە لەو نەوعا گۆرانیانە هەڵسەنگاندنەکەش بەڕێی من زەحمەتە ئەوە ئاسان نییە. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. شاید بە بزانین شەین تالبانی چ ڕایە هەیە لەسەر ئەم گۆرانی بێژەوە گۆرانێکی وتی. ئازیزان من بەخۆم ئیجازە نادەم کە ئەم بەڕێزانە توانا و زانا مامۆستایانی خۆشەویست دانیشتون ئزهارە نەزەر بکەم بەڵام بە هەرحاڵ دەنگی خۆشە و من ڕایم لەسەر مامۆستاس کە بوای گۆرانێک انتخاب بکات کە دەنگی لە هەر بەرزایی و لە کورتە مشەخەس بێت. هیوادارم لە داهاتووە بتوانێت ئەو کارە بکات.